بسم الله الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه ومن والاه. وكان الله سبحانه وتعالى عبادة طاعة ڕۆژوگرتنی مانگی ڕەمەضانی پیرۆزی لێ قبول کردبی و شەوانی قەدری بەنسیب کردبێتین لەو ئەجر و پاداشتە گەورە بێبەشی نەکردبێتین. داوکارم لە الله سبحانه وتعالى مانگی ڕەمەضان بەسەرمانە تێنەپەڕێت هەتا گردنمان لە ئاگری دۆزەق ڕزگار نەکات. کۆتاییەکانی مانگی ڕەمەضانە بۆ کەسی ئیمانداری بە تەقوای لە خواترس ناخۆشترین ساتەکانی ئەم مانگەیە. کاتێکەوە داخلی مانگی ڕەمەضان بووین، هەمومان دڵمان خۆش بوو، هەمومان بە کەیف بووین و هەمومان پێشوازیەکی گەرم و بەدڵەیەکی خۆشەوە پێشوازیمان لە مانگی ڕەمەضان کرد. و الله سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزە ئاماژەی بۆ کردبوو کەوە ڕەمەضان ئەیام معدوداتە، چەند کاتێکی کەم و تێپەڕێ. فعلا چەند کاتێکی کەم بوو تێپەڕی، خۆشمان نازانین چۆن داخڵ بووین و ئەوە ئێستا گەیشتونەتە کۆتاییەکەی. لە دوای مانگی ڕەمەضان جارێکی تر نەفسەکان دەسەکەنەوە بە تاوانکردن، بۆ ئەوەی جڵەوی نەفسمان بگرین، بۆ ئەوەی نەفسەکان نەمان بن بەرەو تاوان و سەرپێچی و نەمان بن بەرەو بێئەمریەکانی الله سبحانه وتعالى. پێویستە تەوعیەی نەفسی خۆمان بکەین، پێویستە ئەو کۆشش و ئەو جوهودەی کەوا لە مانگی ڕەمەضانە سەرفمان کرد بۆ عیبادەتکردن ڕەنگدانەوەی هەبێ لە دوای مانگی ڕەمەضان. لە وڵاتەکە لە کاتەکانی ڕابردووە چەنەها قسەس و چەنەها چیرۆکمان هەیە کەوا بۆمان تۆمار کراوە لەسەر ئەوەی کەوا چۆن لێپرسینەوە لە نەفسی خۆمان بکەین. ثابتی کوڕی ئیبراهیم یەکێکە لە تابعین قسەسێکی بەسەرا هاتووە کە ئامۆژگارێکی زۆر زێڕینی تایە بۆ ئێمە. ثابتی کوڕی ئیبراهیم لە کوفە ئەژی. ڕۆژێک لە ناو کوفەیە ئەگەڕێت، برسێتی زۆری بۆ ئەهێنێت، بەلای باخێکا تێپەڕێت، سێوێک کەوتۆتە خوارەوە. ئەم سێوە هەڵەگرێت و قەپێکی لێگرێت. لە دوای ئەوەی کەوا بەشێک لە سێوەکە ئەخوات، ئەکەوێتە بیرکردنەوە، نەفسی لۆمەی ئەکات کە ئەمەش یەکێکە لەو نەفسانەی کەوا خاوەنەکانی بەبیری ئەهێنێتەوە لەو کاتانی کەوا تاوانەکەن، لەو کاتانی کەوا حەقی خەڵکی تر ئەخوان. کاتێک بەبیریێتەوە ئەم لەتە سێوەی خواردووە و هی ئەو نییە. کەسی ئیماندار ئەبێ بچێت بە دوای سەرچاوەی ئەم سێوەیە، بزانێتی کێیە. تەواوی شاری کوفا گەڕێ هەتا خاوەنی ئەو سێوە ئەدۆزێتەوە. ئەچێ بۆ لای کابرا ئەڵێ سێوێک لە باخەکەی تۆ کەوتۆتە خوارەوە و من لەتێکم لێ خواردووە، هاتووم هەتاک و گردنم ئازا بکەین. بەداخەوە لەم ڕۆیە بڕوا ناکەم کەسی وامان هەبێ، ئەگەر هەش بێت بە پەنجەکانی دەست ئەژمێردێن. کابرا کاتێک کە ئەم قسە لەم گەنجە بە تەقوا ئیماندارە ئەبیستێ، ئەڵێ گردنت ئازا ناکەم. کابرای ثابتی کوڕی ئیبراهیم ئەفەرمێت لە پێناوی ئەڵڵا و نەمزانی و برسیم بوو گردنم ئازا بکە، ئەڵێ گردنت ئازا ناکەم بە یەک شەرت نەبێت. ئەفەرمێت شەرتەکەت چییە؟ کابرا خواخوایەتی بەس ئەوە نە گردنی ئازا بکات، چونکە ئەزانەیە لە قیامەتە لەسەر ئەم لەتە سێوە ڕائەگیرێت. حەق و ناسیش یەکێکە لەو شتانەی لە قیامەتە
لێخۆشبوونی نییە ئیلا ئەو کەسەی کەوا حەقەکەی خواردووە حەقەکەی زەوت کردو ئەبێ ئەو گەردنت ئازا بکە ئینجا الله سبحانه وتعالى لێت خۆشە بێ. کابرا ئەڵێ بە یەک مەرج گەردنت ئازاکەم کچێکم هەیە ئەبێ بیخوازی. کابراش ئەڵێ نیعم الله هەم زیارەت و هەم تیجارەت. ئەڵێ بەڵام کچەکەم کەڕە کوێرە شەلە لاڵە. کابرا حەپەسێ بە دیار ئەم کابرایەوە خوایە گیان من هاتم بۆ چی تووشی چی بوو؟ کابرا فەرمێت نابێ و ناتوانم و ئەڵێ بەس ئەو مەرجەم هەیە ڕازیە بی یاخود لە قیامەتە ڕاتەگرم لەسەر ئەو لەتەسێەوە. کابرای ثابتی کوڕی ئیبراهیمە فەرمێت ڕێم بدە با دوور کات نوێژ بکەم. دوور کات نوێژەکات و استیخارە بە ئەڵڵاکە سوبحانه وتعالى دوایە فەرمێ من ڕازیم. کابراش موعیدی بۆ دانێت و کاتی ئەوەیەت کەوا ثابتی کوڕی ئیبراهیم بچێتە لای کچی پیاوەکە کە کەڕ و لاڵ و شەل و کوێرە کە ئەچێتە شوێنە ئەو شوێنەی کەوا ئامادەیان کردو بۆ ئەوەی ئەم ئافرەتەی تیا ببینێ کە خێزانێتی ئەبینێ ئافرەتێکی جوانی ڕێک و پێکی ساغ و سەلیمیەتە بەردەمی. ثابتی کوڕی ئیبراهیم پێ فەرمێت تۆ کێی؟ ئەفەرمێ من خێزانی تۆم. ئەفەرمێت تۆ باوکت بە منی وتووە کەوا کەڕیت و لاڵیت و کوێریت و شەلیشی. ئەفەرمێ باوکم ڕاستی کرد کوێرم لە بەرامبەر سەیرکردنی حرامە لاڵم لە نەکردنی قسەی نابەجێ کەڕم لە گوێگرتن لە غەیبەت و لە تاوان و شەلیم لە ڕۆیشتن بۆ تاوان. ئامۆژگاری ئەم چیرۆکە بۆ ئێمە پەندەکانی بۆ ئێمە کاتێک کەوا مصور ئەبیت لەسەر ئەوەی کەوا حرام نەخۆیت ئەوە دەرئەنجامەکەیەتی. جا عولەماکانە فەرموون لە زوڕیەتی ئەم ثابت و ئەم ئافرەتە ئیمامی ئەبوو حەنیفەیەتە دنیاوە کە ئەمەش بەڕاستی پێویستە لەسەر هەموو دایک و باوکێک لەسەر هەموو گەنجێک کاتێک کەوا ئەیەوێت بچێتە ناو بواری هاوسەرگیریەوە حساب بۆ ئەم شتانە بکات. هەمومان گلەیمان لەسەر ئەوەیە کەوا مناڵەکانمان بەگوێمان ناکەن لاسارن وەکو پێویست لەگەڵمانە باش نین ئەبێ بچیتەوە بەناو ئەو پارانەی کەوا پەیایەکەیت چونکە پارەی حرام بەرەکەت لە ماڵتا نایەڵێت بەرەکەت لە مناڵتا نایەڵێت بەرەکەت لە عیلمتا نایەڵێت. ئەمڕۆ هەمومان بۆچی گیرۆدەی ئەم حاڵەتانە بووین؟ لەبەر ئەوەی مەگەر ئەوەی کە الله سبحانه وتعالى ڕەحمی پێکرد بێ ئەگینا بەشێک لە پارەکەی حرامی تێکەوتووە. ئەو هەموو کێشە و ئاژاوانەی کەوا لە ناو عایلەکانە هەیە لە بەینی ژن و پیاوە لە بەینی دایک و کچە لە بەینی باوک و کوڕە لەگەڵ لە بەینی خزم و کەسوکارە هەمووی دەرئەنجامی ئەوەیە کەوا ئەوەی کەوا پەیایەکەین حەڵاڵ نییە. چونکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ کابرایەکی قژ هاتووی قژ ئالۆزکاو ئەگەر داوا لە الله بکات سبحانه وتعالى هەر شتێکی لێ داوا بکە الله سبحانه وتعالى بۆی جێبەجێەکە. و کابرایەکیش ڕێک و پێک و جلوبەرگێکی جوان ئەوەی کەوا پەیایەکات حرامە ئەوەی کە لە بەریایەتی حرامە ئەوەیشی کە ئەیخوا حرامە و داوا لە ئەڵڵاکە سبحانه وتعالى ئەڵڵا جوابی نایەتەوە. بۆیە لە ڕەمەضانە تەوعیەکمان وەرگرتووە بۆ نەفسمان ڕەحمەتی ئەڵڵاتان لێبێ لە ڕەمەزانە لەواچێ دوور کەوتبێتینەوە لە پارەی حرام بیکە بە دەرزێک لە دوای ڕەمەضانیش توخنی پارەی حرام مەکەوە
چکە وەڵڵاهی یەک پاوەنی حەڵاڵ خۆی ئەدا لە 1000 پاوەنی حەرام. ئەو بەرەکەتەی کەوا لە یەک پاوەنا هەیە لە 1000 پاوەنا نییە. نمونەی زۆر زیندوو لە بەردەستی هەمومانە هەیە. خەڵکانێکمان هەن ڕۆژانە لەواچێ لە 1 سەعاتە 2000 پاوەند پیا بکە، بەڵام نازانێت چۆن سەرفێکە. خەڵکانێکیشمانەیە بە عارەقەی ناوچاوانی بەیانی هەتا ئێوارە بە 50 پاوەند بە 60 پاوەند بە 70 پاوەند ئیشەکە، هەم نەفسیەن مرتاحە، هەم ماڵ و مناڵەکەی شیرازەی تێک نەچووە، هەم پارەکەیشی حەڵاڵە و بەرەکەتیشی هەیە. بۆیە لە وڵاتێکین مەگەر ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ڕەحممان پێ بکە ئەگینا ئیلا بەشێک لە سەروەت و سامانەکەمان حرامی تێکەوێت. با مەردی ئەڵڵا بین ئەم مانگەی کەوا وەکو مەعسکەر تەدریبێک تایە بووین با بیکەین بە ئاوێنە بۆ دوای ڕەمەضانمان. با جارێکی تر نەفسەکانمان شەیطان لە خشتەمان نەبات. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بەناو جوانەکانی خۆی دڵ و دەروونمان پاراوکە بە نووری ئیمان. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا طاعەت و عیبادەت و شەو نوێژ و قورئان خوێندن و زەکات و خێر و خێراتی ئەم مانگەی لێ قبوڵ کردبێتین. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا لە گوناحی دایک باوکمان خۆش بێت، تەمەنی دایک باوکمان درێژ کات. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا پارەی حەڵاڵ بە قسمەتمان بکات و ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بدات، ئەوەی کەوا خۆی ئێوێت. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا شیرازەی خێزانەکانمان مناڵەکانمان بپارێزێت و داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئەو برایانەمان کەوا لە ناخۆشی و نەهامەتی و لە چەرمەسەریان لە غەزە و لە فەڵەستین و لە سەرجەم دنیایە، داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بە ڕەحمی خۆی ڕەحمیان پێ بکات و فەرەج و ئازادی و سەرکەوتنیان پێ ببەخشێت. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.